ئێمە خۆمان ڕێکخراوێکی چالاک و باشمان هەیە بۆ مزگەوتە کوردیەکان و قوتابخانە کوردیەکان کە ڕێکخراوی ژیارە و لقێکی ژیاری ئێرەیە ئێستا لەوێ خۆمان ئەلحەمدولێ ئێمە دەستمان تایە بۆ لە بردننی بۆ ئەوێ و دەستمان تایە بۆ لە دروستکردنی و ئێستش بەردەوامی لە خزمەتکردن تایە. ئەمێ ئەوەیان باسکەم ڕۆڵی ژیار لەمەیە ڕۆڵێکی گرنگی بینیوە بۆ نمونە هاتووە چیمان کردووە لە کۆڕ و سیمیناراتمان کردووە و خەڵکێکمان بان کردووە غەیری خۆمان دیسان بۆ نە ئینگلیزمان ماکرد ئینگلیز هەیە دژی ئەو مەسەلەی LGBTە ینی لە سیمینار و خەڵکی کوردمان بان کردووە و سیمینارمان کردووە بۆ شارکردنەوەی دایک و باوکەکان لە خەتەریاتی ئەمە ئەبێ مناڵەکانیان ئاگادارکەن لە مەدرسەکانە لە بازاڕە لە عرف و عادات و ناو تەعاملی کۆمەڵایەتی ڕۆژانەیە خۆیان هاتوون لەگەڵ ئێمە ئیمزان کردوتەوە. ئێمە وەکو ژیار و وەکو مزگەوتەکان و وەکو قوتابخانە کوردیەکان و وەکو کەسایەتیەکان و ئیمزایەکی زۆر کۆکرایەوە درا بە پەرلەمانی بەریتانیا کە ئەمە خەتەری هەیە و کاریگەری باشیشی هەبوو پێشتر بڕیاریان وا بوو هەر لە مەرحەلەی ئیبتیدایی و ئەمە باس بکرێ بۆ مناڵەکان ئەوە دوایتر گۆڕاوە ئێستا مەرحەلەکە قۆناغی زیاتر چۆتە پێشەوە بۆ منداڵی بڵێن قوتابخانەی سەرەتایەکانیان ئیبتیداییەکان باس ناکرێت. بۆیە ڕۆڵی ژیار بە تەکید ڕۆڵێکی گرنگە لە وڵاتی بەریتانیا خزمەتێکی چاکی بۆ مزگەوتەکان هەیە بۆ قوتابخانە کوردیەکان هەیە و بۆ لایەنی ئیجتیماعی کۆمەڵایەتی هەیە و هەروەها بۆ لایەنی پەروەردە و پێگەیاندن هەیە و بۆ لایەنی یارمەتیدان و کۆکردنەوەی یارمەتی هەیە بۆ ئەوانەی کە پێویستیان پێێتی و لە ڕمای ڕابردووە بەشدار بووین و لە مانگی نۆشە پلانمان هەیە کە کۆمەڵی کۆڕی بەهێز و چاک بکەین و کۆمەڵی مامۆسای بەڕێزیش لە کوردستان و دەروی کوردستانیش پلانمانێ بانگشتی بەریتانیان بکەین بۆ زیاتر ڕێنمایی و زیاتر بە ئاگابوون لەو خەتەریاتانی کە زیاتر لە LGBT هەیە لە مەسەلەی ئاوڕەگەزبازی و هەروەها بۆ پەروەردە و پێگەیاندنی خێزان.